جیازەکەی بەدەستەوە بوو گولە لێی دابوو پەنجەکانی خرتان و جیازەکەی شکان و هێشتا هەر کۆڵی نەدابوو فیشەکی پێ نەمابوو بە چواردەخۆرەکەی تەقەی کردبوو زۆر شت لەوانەی کە ئێمە بیستمان کە لەو شەڕێکی دەسەوێخەی نابەرامبەر هەبوو بۆیە دەشتاییە کە نازانم ئێوە بزانن ڕێ نییە بچی بۆ ئەو گردە ئەبێ بە بەرچاویەوە بڕێوە قەناس و ڕۆژ بووە شەویش هێزێکمان نردبوو هێزێکی ئێمە کاکشێت ئۆبێت بە ڕەحمەت وێ لەگەڵ چەند پێشمەرگێکی ئێمە ڕۆشتن 6 پێشمەرگەی من بە جێگرەکەی منە شەید بوو لەوێ کە کاک ئۆبێت شەید بوونەی ئەوان مای شانازی بوو مای شەرەف بوو بۆ هەمومان چونکم بە مەردانە من ئاگام لێ بوو کا شێخ جەعفەر سەرپشکی کرد کە زانیمان وەزعەکە ئەوەیە و ناتوانانی مەعالەجەی بکەین سەرپشکی کرد کە خۆی چی بە باشە زانێ مەسەلەن سەحب بە باشە زانێ بۆی تیانە چەند پێشمەرگان سەحب بکەن بەڵام ئەو قەراری خۆی دابوو وتی من ئەم گردە لە ژێرم بڕوا من ناڕۆم